ئی بەزمە پێشکەش بە کۆساڵان و نایب و حاجی عەلی جەتەوێڵێ گیان چی بکەم دەی چیم دێ سێڵاوتێ منی مەرگێ لێ ناکاو گیان گیانی گیان ئای بۆ من خێڵاوتێ دەی گردوو نایگەردوون گیانینێ کارێبی خواچی مەیل داونی وەکی زۆرێ دارێبی دەی گردوو نایگەردوون ئەرۆنە نەمام من کارێ پێم کردێل دەی بزارم لێگیال ئۆبڕازی بێمەردێل دەی گردوو نایگەردوون گیانینێ کارێبی خواچی مەیل داونی ئەڵڵا نەمێریێ ئایکی زۆرێ دارێبێ منی بارێ سەرێ بنیەوە گیان گیانی گیان ئۆب نەرمی ڕاتێوە توا بەگیان دەرێکی گەردوناومان ئەخبەر لێ گیاتێوێ منی ویڵۆ وەیلا ئای غەریب بۆ بێکێ ڕەنێجەکەیە چەندێ ساوڵم توخوا کاڵبێ ئەغبەردا وێلێ دێ دەیبەردا وێلێ دێ منی هەرچیە ڕەنێجێدا ئەڵڵا نەمێریێ گیان دنیام وێکۆ بێ دەی جەغێب زیاوتێ ئەڵڵا نەمێریێ من چشم زیاڵێکێ خواورزێ بابلمێ ئۆب سەیرا نۆوێ مەوێ توای دنێ تاوسێر گەردون ئاومانێ ئای مەڵانێ پێماوێ دەی عەزیز پەرێسیاورێ توخوا کاڵبێ گیان عەیب و عانی دەی سەڵێ مەیلی تۆ گیان وینەی پانی گیان وینەی پارنی گەردون ئاوماوەل دەی چیم دێ سێڵاوتێ توا مەرگێ لێ ناکاو
جنبه مني خلاوتي وبمرجلنا كاو جنبه مني خلاوتي